بەراورد بەو خزمەت و قوربانیی کە پێشکەشی کردووە شاری سلێمانی خزمەت نەکراوە و ئاوەدانی بە خۆی و خەڵکەکەی نەگەشتووە. لە ساڵیادی بنیادنانی سلێمانیدا لا چەند چین و توێژێکی جیاوازی سلێمانی پرسیارمان کرد ئایا لەو خزمەتە ڕازیت کە بە سلێمانی کراوە و تا چەند لە ئاستە و قوربانیەدایە کە شارەکە بۆ شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کوردستان پێشکەشی کردووە. ئەوان بەم شێوەیە وەڵامیان دایەوە. نەخێر ئەم شارە بە داخەوە ئێمە وەکو خەڵکی ئەم شارە بە حکومەوە شارەی ئێمە پانتاییەکی زۆر و ڕۆڵێکی گەورەی هەبووە لە جوڵانەوەی سیاسی و عسکەری و شۆڕشەکانی کووردە دەبایە ئاوڕێکی زۆر جدی لێ بدرابایەوە بەداخەوە وەکو پێویست خزمەت نەکراوەوە من وەکو کەیەکێکی ئەم شارە هەست دەکەم شارەکەم پەراوێز کراوە. بەک پێویست نەوەڵا خزمەت نەکراوە بەڵام توانین بڵین بەرەو پێش چووە بەڵام بۆ ڕادێنە بەس پێویستە کاری باشتر بکرێت بۆی بەرەو پێش چێ لەلایەنی ڕۆشن بیریوانە بەپی ئەو مێژووە پڕسەروەری کە هەیەی شاری سلێمانی کەمتر کراوە بۆ لە نەکەوتونجە شارێکە بەڕاستی هەمی خشە قوربانی داوە لەمە دوایەشە دوای ڕاپێوەستان کاری بۆ کراوە بەپی توانە بەس ئەو شێوەیە نییە تا هەساب حەقی تاوی وەرنەگرتە سلێمانی. هیچ شوێنێک بێ کەموکڕی نابێت بە حقت بەو مێژوی کە سلێمانی هەیەی کەموکڕەکان زیاترن لەو مێژوی کە سلێمانی هەیەی ئەگەر بینین شار زۆر ناشرنی تیا بێت جوان بکرێ پێویستی بە زۆر خزمەتگوزاریە کە پێویستە بۆی بکرێ و لەگەڵەوەشە شتی باشی بۆ کراوە. بەردەوام هاوڵاتیانی شاری سلێمانی گازندەی ئەوەیان کردووە سەرەڕایەوەی ژماری دانیشتوانی پارێزگاکەیان لە ژماری دانیشتوانی پارێزگاکانی دیکەی هەرێم زیاترە بەڵام بەراورد بە پارێزگاکانی دیکە خزمەتی بەرچاوی سلێمانی نەکراوە. هاوکات دەوترێت ئەم پارێزگایە لەگەڵ ئەوەی بەفرێ و لە خۆگرتنی دەنگ و ڕەنگی جیاواز ناسراوە بەڵام ماوەی چەند ساڵێکە بەدەست ململانەیە حیزبیەکانەوە دەناڵێنێت و بووە بە گۆشتی قوربانی نێوان دوو لایەنی سیاسی دەسەڵاتدار. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.